من دەمە دەشتان بکەم بابەتێکە لەسەر مێدیای ڕۆژهەڵاتی کوردستان ئێران و هەروە پەیوەندیەکانی کە مێدیای ڕۆژهەڵاتی پەیوەندیەکانی کە پەیوەندیان بە ڕۆژهەڵاتی کوردستان ناوەکەی بە ئینگلیزی Media Networks Across the Border Geopolitics Steps of Media Reform in Iran and Kurdistan. بۆچی ئەو بابەتن من هەڵبژار یەکیانەوەی کە خەڵکی ڕۆژهەڵاتن دووەم بابەتیانەوەیە کە داوام لێکرا بەهۆیەوەی کە بەشەکانی تری کوردستانیش لێرەکانەوە شتێ پرزەنت دەکرێن بەداخەوە بەشی باکوور و ڕۆژاوای تێدا نییە من پێمان بوو کە شتێ باڵانسێک دروست بکات لەلایەکی تریشەوە نزیکی زمانی سۆرانی لە ڕۆژهەڵات لەگەڵ مێدیای کوردی لە باشوور هانیدا کە من ئەو پەیوەندی ئێستاکەنا باس لەسەرەوە ئەکەین کە مێدیای کوردی بەگشتی ئەمە باس لەسەر پێما باس لەسەر تاریخەکەی کرا باس لەسەر بەشی بەیانی و ئێستاکانە زۆر باس لەسەر مێدیا بەگشتی کرا بەڵام شتێکی کە باسی لێنەکە ئەوەیە کە ئەمە کاتێککە دەڵێن مێدیای کوردی مەبەستمان مێدیای کوردی چ کوردێک و لە چ بەشێکی کوردستان ئەگەر تەمە ناسیۆنالیستەکە لە بەرچاوی خۆتان تۆزێ لابرن دانیشتەکە دانیشتێکی ئەکادمیک و علمیە و ڕخنەی ئەوە با قبول بکەین ئێمە کە باسی مێدیای کوردی دەکەین ئەمڕۆ لێرە باسی مێدیای باشووری کوردستان بە هەژمار بە جەماعەت بۆ خەڵکەی کە لێرەکانەیە و بە شێوە زاویەیەکی کە قسەکان ئەمڕۆ کراوە زیاتر لەسەر بەرژەوەندی لەسەر مێژوو و لەسەر بابەتەکانی باشووری کوردستان بەهۆی ئەوەی کە باشووری کوردستانیش سەخامگیریەکی نیوە سیاسی یان سەربەخۆیەکی هەیە سازوکارێکی مێدیایی دروست کردووە کە پەیوەندی دیسان لەگەڵ حیزبەکانەوە هەیە ئەو مەشروعیەتەی پێدا کەوە ئێستاکان ئەگەرمە باس لەسەر مێدیای کوردی بەگشتی بکەین ئەبینین کە مێدیای باکووری کوردستان کە گەورەترین بەشە لە کوردستان بە ژمار و جەمعیەت و بە وسعەت و جوغرافیا نەتەنیا کە لێرە غایبە و چەندە چێشەکانە چون بە باوەڕی من کرمانجی و سۆرانی دوو زمانی جیاوازن ئەوەتوان بەردی پێداکرد بەڵام وەکو کرمانجی زمانێک وەکو سۆرانی زمانێک و بۆ ساڵیانێک لە باکووری کوردستان لە ڕۆژاوە ژیاوم حاضرم سوێندی لەسەر دوو زمانی جیاواز بەهۆی ئەو جیاوازەی کە لە بنەڕەت لە قەواعید لە گرامەر و لە شێوەی ئەدا و نووسیندا هەیەە و ئەمڕۆکان سەیری دەوروبەری خۆتان کە تەنانەت یەک نەفەر لە ڕۆژاوای کوردستان لە باکووری کوردستانەوە لەوێ ئەو دانیشتێدا حزوری نییە ئەوە خۆی ئەوە دەردەخات باکووری کوردستان زیاتر تورکی دەنووسێت تورکی قسە دەکات هۆکارەکانی هەمومان نزانین پێویست ناکات جوابێ مێدیای کوردی بەشێکی زۆر کە جەمعیەتێکی زۆر و نفوسێکی زۆری کوردستانی باکوورێکێتەوە شنووری باکووری کوردستان بەداخەوە نات ئێوە توانە سەیری مەتریبی و مێدیاتیۆ و نێوەکانی گۆریەکە سەر بە پەکەکە یان دوو لایەنی سۆسیالیستە بکەن بەڵام زیاتری هەر زۆری دانوستانەکانی باری مێدیایی لە ناوخۆی باکووری کوردستان بە تورکی دێتەوە کە ئێمە تێگەشتێکمان لەسەری لەوەنەوەیدا تورکی ئێستاکەنا مێدیاکی تریشمان هەیە لە ڕۆژاوە مێدیای ڕۆژاوە جەواوەری من دوو بەشی زەمانی کاتی بەشێکە کە ڕۆژاوای کوردستان خۆتان دەبێمان بڕێک بە شەفاف قسە بکەین ڕۆژاوای کوردستان بەشێکی یەکجار زۆری لە هەژمونی پەکەکە و کوردستانی باکووردا هەروەهاش بەهۆی ئەوەی کە کوردی قسەکردن لەوێ تۆزێ بە ئەوەترە و بەهێزترە و لە ناو سەرجام و شەقامەکان ئەوەکرێ ئەمە دیسان عەرەبیە کە زمانی مێدیای بە ڕۆژاوای کوردستان ئەگرێتە باکوور کەوابێ دیسان لە نێو مێدیای کوردیدا ئێمە ڕۆژاوای کوردستانمان غایبە یعنی نییە تو ئەگەر سەیریشی دەکەی بەشێکی زۆری یا بە عەرەبی دنێ و خۆیاندا دەدوێن یا ئەگەر دەئاستی مێدیاییدا بێ ئێلانەکانیان بە عەرەبین وە کەسێکە لە ڕۆژاوای کوردستان ژیاوم هاتو چۆم لەگەڵیانەیە ساڵی دو ساڵ جارێک حتمەن دەچم سەردانیانەکەم ئەو شتم بە وەزوع بۆ دەرکەوتووە لە خۆشتان ئەو کەسانەی کە خەڵکی کرمانجی ڕۆژاوا ئەناسن دەتوانن خۆتان بە بیرەوەرەکانتان مراجعە بکەن خۆتان پێما هەر بۆ قەنەعەتیانکەن کەوابێ ئەوەش بەشێک لە کوردستانی ڕۆژاواکە ئەو ماوانە ئەڵبەت بڕێک باشتر بۆ بە پێی ئەو کۆنتۆم دروستکردنەوە و بڕێک ئازادی سیاسی کە هەیەی ئەلانەکانی کرد بە کرمانجی ئەوە دەبان ئەمە دیسانەکانە بەشێکی یەکجار زۆری لە ژێر هەزمونی عەرەبی وەکو شتێ دەمەشقدا دێنە سەر بە ڕۆژهەڵاتی کوردستان
کە داسازە بابەتەکەی منە بەڵام پێشەوەی کە بچمە ڕۆژهەڵاتی کوردستان چینە سەر باشووری کوردستان. باشووری کوردستان لە قەدیمەوە لە کاتی کە سەدام حوسێنیش هەتا لەسەر حکم بوو تەنها بەشێک بوو لە بەشەکانی کوردستان کە ئازادی خوێندنی بە زمانی دایکی بۆ درابوو بە هەموو نەقسەکانیەوە بە هەموو عیبەکانیەوە کە هەیبوو بەڵام دیسانەکانە کوردی شتێ بوو کە لە نێو سازوکاری خوێندن و مەکتەبدا دەخوێندرا بە وەکو شتێ بە دژاتی هەموو بەشەکانی کوردستان باشووری کوردستان وەکو شتێ لە هەمووان بەرەندەتر بوو و لە وەشدا تەبیعەتە قازانجێکی زۆری زمانی کردو. ئێستاکانە ڕخرە لەسەر نەوعی سەبکی سۆرانی قسەکردن یا باشووری کوردستاندا هەیە کە دەڵێن مێدیای ڕوودا و مێدیای دەسەڵاتی یەکێتی خرای کردو و کوردێکی ناسەقامگیر و سەقەتی دروست کردووە کە زۆربەش خەڵکی وەکو کوردێزانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕخنەتان لەسەرەکەن بەڵام دەواقعدا ئەوەی کە ئێمە ئەوڕۆکان دەیبینین لەسەر جادەکان ئەوەیەکە باشووری کوردستان بەهۆی ئەو سەقامگیرە سیاسی کە هەیەتی و دام و دەستگایەکی مێدیایی هەرچەندی دیسانەکانە ئەگەڕێنەوە سەرەوەش کە چەندە پێچراوەتەوە بە حکوومەت و بە دەسەڵات و بە حیزبەکانەوە ئەمە تەنها مێدیایەکی کوردیە لە هەموو چواربەشی کوردستان کە ئەتوانین پێی بڵین مێدیای کوردی یعنی بە واقع هەم بە جمهور بە نفوس هەم بە ئیشێکی کە لەسەری کراوە هەم بە وەکو شتێک چوارچێوە و ساختار و مەکانیزمێکی کایەتی کاتمان بۆ گرتی وانە زانی کەس پێدوانە ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان خۆتان نەزانن لەباری جەمعیەت و نفوسەوە دووەم بەشی کوردستانە بە پێی چوارکارچەکانی تر بەڵام دیسانەکانە شتێکی وەکو نزیک بە باکوور و بە ڕۆژئاوا زمانیش سەرەکی سەرجادە و وەکو شتێ خیابانەکان تۆ لابەری ئەبێتەوە بە فارسی شتێکی کە ئێمە زۆر لۆمە و لە قەمەمان لێکرێ کە هەی ئێرانی نقطە نەیڵم ئەوە ئەگەڕێتەوە سەرە و بابەتە بۆچیش بەهۆی ئەوەی کە خوێندنەکە تەبیعەتەن بە فارسیە مێدیای کوردی تا ئێستاکانە لە ڕۆژهەڵاتی کوردستان مێدیایکی سەربەخۆ نەبوو مێدیایکی حکوومەتی ئەگەر پێچراوەتەوەش بە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بە کوردی بیڵەت تەبیعەتەن بانگاواز و داعیە و ڕکلامی دەسەڵات لە تاران و لە شوێنەکانی ترەکە ڕەتەت تەبیعەتەنەوە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا لە هەموو ئێران زمانی پێمە نەتەنها کوردی بە ئینسافەوە بێڵین تورکی و لۆڕی و عەرەبی و بەلوچی و هەموو ئەوانە هەر جیرودەی هەر ئەو کێشەیە و نەخۆشی بەڵام کێشەیەکی کە ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەمانە لەسەر نەبوونی مێدیایەکی سربەخۆ ئەگەر مێدیایەکانی کە مەوجودن پێشراون بە چەندین دەسەڵات و حیزبی سیاسی کە زیاتریشیان خۆتان نەزان کە بنشینی بەشی زوونی یەکێتین یا لەژێر ئەژمون و دەسەڵاتی پارتیدا ئەوەی تریش کرد لە دەرەوەی یعنی لە ئەساسدا لە ئەوروپا دەژیت و ئستدیۆەکانی هندێک لە تەلەڤیزیۆنەکانیان هەیە و دەزانین بۆ چیش لاوازن بەڵام ئەزانین لە نەبوونی بودجە و لە نەبوونی زۆر کارەساتی تر مێدیایەکی سەقامگیر یعنی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ئەگەر مێدیای فارسی تەمەشاناکە سەیری ڕووداو دەکرێت یعنی زۆر بەشی سۆرس و منبعی خەبەر بە زمانی باشووری لە ڕۆژهەڵاتی کوردستان ئاو دەگرێتە لە نێو مێدیا بەهۆی ئەوەی کە مێدیای کوردی ئەو وەکو شتێک بەرپەتەی نەبوو ئێستاکانە بە زۆر بە کورتی ئاخیرەکەدا پێتان ڕۆژهەڵاتی بابەتەکەمانشی لەسەرەوەی کە ئێمە چارە چی لێرە من پێم وایە چارەی ڕۆژهەڵاتی کوردستان واتە مێدیا لە ئێران دەگەڕێتەوە سەر دەسەڵات لە تاران ئەگەر گۆڕانکارێک لە نێو تاران ڕوو بدات مێدیاش یەکێک لە ئەو شوێنانەیە لە ئەو دام و دەستگایانەیە کە چاکسازی بەسەردادی و ریفۆرم بەڵام مێدیای کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان پەیوەندێکی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆشی لەگەڵ باشووری کوردستان هەیە کە تا زمانێک حیزبەکان و لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش سربەخۆیی خۆیان نەتوانن ڕابگەێنن وەکو بەکەکە لە قەندی ڕایدەگەێنێ ئەو سەیتەرەی کە حیزبەکانی پارتی و یەکێتی لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان هەیە وەکو خوانەمێنێت یعنی ئەگەر چاکسازێک لە ئاساسدا دروست بێ لە ئێران چاکسازی بەگشتی بۆ هەموو گەلانی ئێرانە لە کەناری شەوە ڕۆژهەڵاتی کوردستان و لە دوای بیشەوە ئەگەر هاتو زمان وەکو زمانی دایکی چوە ناو قوتابخانەکان لەوێت تەدریس کرا و خوێندراوە تەبیعەتەن ئەوە ڕاستەوخۆیەکی تاسیرێکی ڕاستەوخۆی زۆر لەسەر مێدیای کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستاندا دەبێت بەس کە وابێت لە نەهایەتدا نوکتەکەی من ئەوەیە
داهاتووی ڕۆژهەڵاتی کوردستان مێدیای ڕۆژهەڵاتی کوردستان پێم وایە بە ڕێگای باشوورەوە یعنی ئەو ئەزمونەی کە باشووری کوردستان کردی لە شەڕی ناوخۆڕا بڵە نام و کێشەکانی ترڕا بڵە کوردستانی ئێران یا ڕۆژهەڵاتی کوردستانیش ئەوە قەرزدارە بۆ پێم وایە دەبێت بەوەیەدا پێمان خۆش بێ ناخۆش بێتەوە جاکەوە بێت من لێرەکانە نووسکە بە پێچەوە بڵام مێدیای کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان 1 و 2 و 3 پێویستە ناو پێم وایە ئەوە مجموعی پازڵێکی زۆر گەورە لە ناو ئاسیای ناوینەوە ئەوە سیاسەتێکە تەعینی نقطەی ئاخیرم تەنانەت بۆ شتێک لە هەموو بەشەکانی کوردستان ئەگەر کێشەیەک ڕوو بدا لە سەرباری مێدیایی تۆ تۆهمەتێ قەزیە شتێکی ناڕاستە و ڕاست بەرامبەر بە کەسێ بەلایەنێ ببەستی دەسەڵاتێ یا یاسایە یا دادگایە هەیە کە دەتوانی لە دەرگایەکەی بکرێت لەناو مێدیای ڕۆژهەڵاتی کوردستان ئەو شتەمان نییە ڕۆژهەڵاتی کوردستان ئەگەر مێدیا کوردەکان سەرپێچی بکەن وەزارەتی ئیرشاد یا وەزارەتی ڕێنوێنی یەخەی ئەگرێت و جەزایە بەڵام لە دەرەوەی ئەو بازرێت و هەرچی پێخۆشە بینوسە هەرچی پێڕەشەبیڵە کەس نییە لێت بپرسێتەوە چۆن دام و دەستگایەک نییە کە لێپرسینەوە لەسەر هیچ وەکو نووسینێکی خراپ یا خراپنووسینێک لەسەر بابەتی مێدیای ڕۆژهەڵاتی کوردستان کە بەدژایەتی لەگەڵ بەشەکانی تر.